سڵاوتان نەبێت. بڕیارێکی محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ دامەزرانی برای بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان وەک ڕاوێژکار و بە پلەی وەزیر لە بەغدا کادرانی پارتی بەدەنگ هێنا و هۆشداریش بە حیزبەکەیان دەدەن. کادرانی و حیزبە باز لە نادادیەکی زۆر لە نێو حیزبەکەیاندا دەکەن. نووسراوێکی محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کە ڕۆژی هەژدەی ئەم مانگە دەرکراوە بۆ دەست بەکاربوونی ئارام سەباح برای ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و ئەندامی شاندی دانوستانکاری پارتی لە بەغدا بە پلەی وەزیر، بەڵام وەک ڕاوێژکاری پەرلەمانی عێراق کێشەی گەورەی نایەوە و کادرانی پارتی بەدەنگ هێنا و ناڕزایی توند نیشان دەدەن. سەنگەر هەورامی کادری باڵای پارتی و کەسی نزیک لە مەسرور بارزانی نیگەرانی خۆی ڕاگەیاند و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە توندی دژی ئەو هەنگاوەی ئومێد سەباح و حیزبەکەی وەستایەوە و بەکارێکی بەرژەوەندی خواز و بەکارهێنانی پێگا لە بەرژەوەندی کەسی ناوی بردووە. هەورامی ئەمەژی بەوە کردووە ئەگەر ئەو کاری ئومێد سەباح بەسەر پارتیدا بەبێ لێپێچینەوە تێپەڕێت ئەو بە ناوی پارتیەوە شەرعیەت دەدات بە هەر کەسێک کە خاوەنی هێزی چەکدار بێت بانکەکان ببڕێت و براکانی خۆی بکاتە لیوا و بارەگاکانی حیزبیش بفرۆشێت. ئەو کادرە باڵایی پارتی لە درێژەی ناڕزایەکەیدا ئومێد سەباحی بە کەسێکی لوسکە ناوبردووە و دەڵێت ئەگەر کەسێکی وەها بتوانێت دەسەڵاتەکانی بەکاربێنێت ئەوە ئەو هەموو پیاوە قارەمان و خاوەن قوربانی و بە جەرگا لە گوێی گادا نەنووسون یاری بەڕابردووە پیرۆزەکەیان بکرێت کە ئەمە وەک هەڕەشەیەکی ڕاستەوخۆ لێک دەدرێتەوە بەرامبەر حیزبەکەی. لە وەڵامی ناڕزایەکەی سەنگەر هەورامی و لە کۆمنتی تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا هەرزوو بەشێکی زۆر لە بەرپرسان و کادرانی ناوەندی پارتی کە پلەی کارگێڕی لق و ئەندامی لق و ئەندامی مەکتەبەکانی پارتیان هەیە بە توندی ناڕزاییان بەرامبەر حیزبەکەیان دەربڕیوە و بێدەنگی حیزبەکەیان بە چاوپۆشی لە نادادی و سوکایەتی بە کادرە ماندووەکانی حیزبەکە ناودەبن. بەشێک لەو بەرپرسانی پارتی کە زۆرینیان لە سنووری لقەکانی سلێمانی و هەڵەبجەن باز لەوە دەکەن پارتی گوێ لە کەس ناگرێت و هەرچی لەگەڵ بوترێت تەنها خۆماندووکردنە. بەشێکی تر لە کادر و بەرپرسەکانی پارتی ئاماژەیان بەوەداوە لە ناو پارتیدا ئەوەندە پۆست لە ڕێگەی خزمایەتی و پەیوەندی شەخسی و ماستەوکردنەوە دراوە کەی بە کەسانی خەباتگێڕ و قوربانی دەردراوە. هەروەها بەشێکیان تەنها بە وشەیەک باسییان لە بابەتەکە کردووە و نووسیویانە وەک هەمیشە. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە بەردەوام پێدانی پۆست و پلە و ئیمتیازات لە نێو پارتیدا نیگەرانی لێکەوتوتەوە و کادران و بەرپرسانی حیزبەکە ناڕزاییان هەبووە، بەڵام لە ناوخۆ بە بێدەنگی ماوەتەوە و ئێستا وردە ئەو نادادیە دەبێتە بابەتی ناڕزایی ئاشکرا.